بەڵێ دۆسیەی دووەمی کاتژمێر 18 دەکەینەوە بەڕێز زافر زورفی پسپۆڕی یاسایی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت تایبەت بە پرسی سەرژمێری قسە لەگەڵ بەڕێزیان دەکەم. بەڕێز زافر مێ بزانم کە تێبینی لایەنەکان لەسەر کۆی پرۆسەی سەرژمێری لە عێراق و هەرێمی کوردستان چییە؟ السلام عليكم ورحمة الله. سڵاوتان لێبێت سڵاو لە بینەران. سەبارەت بە سەرژمێری گشتی ئەوە مافێکی دەستوریە بۆ هەموو گەلی عێراق بۆ هەموو گەلانی جیهانیش وەک دەزانن کە ئەو سەرژمێریە زۆرێک لە پێداویستیە پزیشکی و دەرونی و تەندروستی و هەموو لایەنەکان دابین دەکات لە ئەنێکی دیکە کە هەندێک مەترسی لای لایەنەکان هەیە لای پێکەتەکان هەیە ئەوەش مافێکی ڕەوای ئەوانە. پێشتر بینیمان کە هەندێک لە حەزبە سیاسیەکان مەترسیان هەبوو بەڵام سەردانەکە ئەم دواییەی بەڕێز محەممەد شیع سوودانی ئەو گومانانەی ڕەواندەوە و هەندێکەوەیدا چی بوو بەڕێز زافر بەو لایەنانە گومان و مەترسیان لەسەر پرسی سەرژمێری هەبوو؟ سەبارەت بە سەرکردە سیاسیەکان برایانی کورد ئەوان ترسیان لە هەندێک ناوچەی مادەی 140 هەبوو کە پێشێلکاری تێدا بکرێت کە ناوچەی ئاوێتە بوونی نێوان کورد و عەرەبن عەرەبەی سوننەکان و لەوانەیە بیریان لەوە کرد بێتەوە کە مافەکانی کورد لەو ناوچانە پێشێل دەکرێن بەڵام سەردانەکەی ئەم دواییەی بەڕێز محەممەد شیع سوودانی دڵنەوەیەکی ڕاشکاوانە و ڕوونی بە خەڵکدا کە ئەم سەرژمێریەی گشتی تەنیا بۆ گەشەیە و هیچ کاریگەری لەسەر مادەی 140 نابێت وەک دەزانی مادەی 140 تایبەتە بە کەرکووک و دەشتی نەینەوە و تۆسخورمات و هەروەها خانەقینیش ئەو ناوچانە ناوچەی هاوبەشن لە نێوان کورد و عەرەب و دەکەونە چوارچێوەی مادەی 140 برایانی کورد لەو ناوچانە زیاترن لە نەتەوەی عەرەب ئەوەش مافی خۆیان بوو کە مەترسی ئەو شتیان هەبێت یاخۆت یاریکردن بە زانیاریەکان بکرێت لەلایەن پێکاتی عەرەبەوە مافی کورد بوو بەڵام بەڕێز محەممەد شیع سوودانی جەختی لەوە کردەوە کە ناکبێتن بە هیچ شێوەیەک ئەو سەرژمێریە کاریگەری لەسەر ناوچەکانی مادەی 140 هەبێت ئەم سەرژمێریە تەنیا سەرژمێریەکی معنەویە و بۆ مەبەستی گەشەیە بەتەنها. لە دوای ساڵی 2023ەوە کۆمەڵێک گۆڕانکاری دموگرافی لە عێراق ڕووی داوە بە تایبەتی ئێستا سوننەکانیش بەشێکیان نیگەرانن ئەوانەی لە ناوچەکانی خۆیان نەماون. ئایا لە دوای ئەم سەرژمێریە ئەم مەترسیانە دەڕەوێتەوە یا وەکو خۆی دەمێنێتەوە بۆ پێکاتەی سوننە بە تایبەتی لە ناوچە استراتیژیەکانی عێراق؟ وەک دەزانی برایانی سونە هیچ مەترسێکیان نییە باڵکو تەنیا دڵنەوەییان دەوێت کە لە هەندێک لە کوتلە سیاسیەکانەوە پێدراوە بەڵام هەندێک تێبینی لە بەدرێژەی مێژوو لە بارەی ئەو بابەتەوە هەن کە سەرژمێریەکەی 87 و 97 و هەروە 57 و بەڵام ئەوەی 97 برایانی کورد تێیدا بەشدار نەبوون سێپارێزگەکانی هەرێمی کوردستان تێیدا بەشدار نەبوون بۆیە شتێکی ڕەوایە کە ئەوان مەترسیان هەبێت بەهۆی نەبوونی ئەو هیچ زانیاریەک لەسەر ئەو ناوچانە کە لە ڕاستیدا زۆرینەیان کوردن بەڵام زانیاریەکی بەردەستیان نییە فەرمیان نییە بۆیە ئەوە شتێکی شەرعیە کە مەترسیان هەبێت مەترسیەکی سیاسیان هەبێت و بەڵام هەروەها وەزارەتی پلاندانانی عێراق و بەڕێز محەممەد شیع سوودانی زۆر جەختیان لەوە کردوتەوە کە نابێت هیچ هەروەها پشکی کورد لە بودجەی گشتی ئەبێت بە گوێرەی ئەو سەرژمێریە زیاد بکرێت پشکی کورد چونکە لەو ناوچانە سەبارەت بە بودجە کە وەک دەمانزانی لە 170 بوو دواتر دەستکاری کرا و ئەو بەشە بودجەیان کەم کرایەوە بۆیە مەترسی بەردەوام هەیە لای
کورد و بەڵام حکوومەتی فێدراڵ ئەو دڵنەواییەیدا چیتر مەترسی نابێت لەو سەرژمێریە بکرێت لەلایەن کوردەوە. باشە لە دوای پرۆسەی سەرژمێری ئایا ئەگەری قۆڵبوونەوەی ناکۆکیەکان لە عێراق هەیە؟ نەخێر هیچ ناکۆکێک ڕوونادات چونکە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان خەڵکانێکی ژیر و عاقڵن هەروەها مێژوێکی قوڵیان لە ناو سیاسەتدا هەیە و دەزانن چۆن مامەڵە لەگەڵ دۆخە جیاوازەکاندا بکەن و بە هەمان شێوە دەتوانن مامەڵە لەگەڵ ئەو دۆخەشدا بکەن کە تایبەتە بە سەرژمێری لەو ناوچانە و ئەوەش دەزانن کە تەنیا سەرژمێریەکە بۆ ژماردنی خەڵکە و گەشە پێدانە. کەواتە پێتان وایە سەرژمێریە دوورە لە هەر مەرامێکی سیاسیەوە تەنها بۆ گەشە پێدان و پەرەپێدانە وەکو حکوومەتی عێراق باسی لێوە کردووە؟ هیچ مەترسیەکی سیاسی نییە لە نێوان هەرێم و ناوەند هەموو شتێک پێویستە بە ئاسایی وەربگرێت مەبەست لەو سەرژمێریە تەنها بۆ ئەوەیە کە لە ساڵی 1997 لە سەرژمێریەدا هەرێمی کوردستان تێیدا بەشدار نەبوونەتەوە یەکگرتوەکانیش دانی پێدانەنا ئەمە بۆ دڵنیابوونەوەیە لە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیاتر لەوەی لە ناوچەکانی دیکەی عێراق بۆ ئەوەی داتاکان ببن بە داتای فەرمی ئەمە شتێکی زۆر ئاساییە بۆ ئەوەی هەر لایەنێک بزانێت سەنگی خۆی چەندە هەموو پێکهاتەکان بزانن سەنگی خۆیان چەندە دواتر ژماردنی ژمارە خێزانەکانی عێراقیە هەروەها بۆ دانانی بۆ دیاریکردنی ڕێژەی هەژاری ڕێژەی دەوڵەمەندی چینی ناوەڕاست و ئەو شتانە ئەوەی کە پێویست بوو لە ساڵی 2017 ئەو سەرژمێریە بکرێت بەڵام بینیمان هەندێک دۆخی گۆڕانی بەسەر عێراقدا هێنا بەهۆی کۆرۆنا و بەهۆی چەندی بابەتی دیکەی ئەمنی و لێرە و لەوێ ئەو بابەتە دواخرا بۆ ئێستا لەلایەن کورد و سونە و شیعەش ئەمە شتێکی پەسەندە. زۆر باشە جگە لە ئەوەی کە باسمان لە تێبینیەکانی هەرێمی کوردستان کرد لایەنەکانی دیکەش لە عێراق بە تایبەتی ئەوانەی کە لە ساڵی 2007 و 2014 و 2017 ڕێگر بوون لە بەردەمەوەی کە سەرژمێری لە عێراق بکرێت ئەوانەی کە لە عێراق ئێستا باڵا دەستن ئایا ئەنجامەکانی ئەم سەرژمێریە کاریگەری لەسەر قوڵبوونەوەی ناکۆکیەکانی نێوان لایەنەکانی شیعە و سونە لە عێراق نابێت ئەوانەی کە بەشداری حکوومەتن ئەوانەی کە لە دەرەوەی حکوومەتن؟ سەبارەت بە برایانی سونە ئەوان هەندێک پارێزبەندیان لابوو واتە کەسان بیرکردنەوەیەکی پارێزگاریان هەیە نەک بڵێن گومانیان لەسەر بابەتەکە هەبێت لەبەر ئەوەی کە کراونەتە دەرەوەی لە هەندێک چۆن بڵێم ڕەوتی سیاسی و ناوچەکانیان گۆڕانکاری ئەمنی بەسەر داهات بەڵام وەزارەتی پلاندانان هەموو ڕێکارێکی بۆ ئەو مەبەستە گرتوۆتە بەر تەنها ئەو پارێزگاریەش کە لای ئەوان هەیە شتێکی ئاساییە شتێکی کامە سادەیە ئەو هەندێک لە برانی سنە لە بەهۆی ئەو دۆخەوە وڵاتیان جێشتووە بوو چوونەتە دەرەوەی وڵات بۆیە ئەوان مەترسیان نییە بەڵام پارێزگاریان لەسەر ئەو بابەتە هەیەواتە تەحەفوزیان لەسەر ئەو بابەتە هەیە بۆ هەر لایەنێکی شتێکی ڕەوایە کە پارێزگاری کە بیرکردنەوەیەکی پارێزگاری هەبێتن لەسەر ئەو بابەتێکی لەم شێوەیە لە ناوچە جێنەکۆکەکانیش وەزارەتی پلاندانان لەگەڵ بەڕێز وەزیری پلاندانان و سەرۆک وەزیرانیش بەڕێز محەممەد شیع سوودانی ئەوان دڵنەوایی ڕوون و ئاشکرایان بە هەموو خەڵکداوا لە بەتایبەت لە دوایین سەردانیدا بۆ هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانیش ئەو بابەتەی باس کردووە کە بە هیچ شێوەیەک پرۆسەی سەرژمێری کاریگەری لەسەر مادەی 140 دەستوری عێراقی نابێت کە پەیوەستە بە ناوچە جێنەکۆکەکان لە نێوان هەرێم و سپۆڕی یاسایی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.